مامۆستا سابر ڕەشید یەک لە پیاوە جوانەکانی ئەو شارەیە، یەک لە ڕۆمان نووسە جوانەکانی کووردا، ڕۆمان نووسە بەتواناکان، بەڕاستی خزمەتێکی زۆری کردیە. ئەمە لە هەولێرە هەریە قەڵاتمان نییە، زۆر قەڵای بەرز بەرزمان هەیە، ئەوجە لە عەزیزگەردی بگرە هەتا عەبدوڵڵا پەشێوی هەتا دەگاتە مامۆستا سابر ڕەشید، ئەوانە هەموو قەڵایانە، قەڵای ئەدەبینە لە هەولێرێ. بەڵێ ئەمە چیرۆک و ڕۆمانووسە خەڵکی هەولێرەیە، کەسایەتێکی جوانە و کۆمەڵی کتێبی هەیە. ئەوە سابر ڕەشیدە، کتێبفرۆشی هەیە، چیرۆک نووسێکی بەتواناشی شاری هەولێرە، یعنی یەکێکە لەو کەسایەتیانەی کەەوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە نووسیندا، بەتایبەتی ڕۆمانی کتێبفرۆش. ئەوە کاک سابر ڕەشیدی چیرۆک نووس و ڕۆمان نووس و زارجار لێ کۆلێری ڕەخنەیشتە برادەرمە بڕوا کە نایناس. بەڵێ ئەوە مامۆستا سابیرە، یەکێکە لە ڕۆمان نووسەکان، یەکێکە لەو ڕۆمان نووسە هەرە بەتوانانێت کە دەتوانم جێی پەنجەی دیارە لە ناو ڕۆمانەکان کە ئێستا خزمەتێکی باش بە ئەدەبی کوردی دەکات. نووسەر و چیرۆک نووس سابر ڕەشید ساڵح ساڵی 1956 لە شەقڵاوە لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە هەولێر تەواو کردووە. ساڵی 1970 کۆلیژی یاسا و ڕامیاری لە زانکۆی بەغدا تەواو دەکات. سەرنووسەری گۆڤاری مەم بووە. دەستەی نووسەرانی گۆڤاری دەنگارە بووە. دەستەی نووسەرانی گۆڤاری نووسەری نوێ بووە. بەڕێوەبەری گۆڤاری هەرێم بووە. بەڕێوەبەری نووسینی گۆڤاری ئاسۆی فۆلکلۆر بووە. لە ساڵی 1974ەوە دەنووسێت و خاوەن 22 کتێبە لە بوارەکانی ڕەخنەی ئەدەبی، چیرۆک، ڕۆمان، نۆڤڵێت، لێکۆڵینەوەی ئەدەبی و وەرجێڕان. بینەرانی ئازوو خۆشەویست، دەم کاتتان باش، خۆشحاڵین لە بەرنامەیەکەی لاپەڕە بە دیداری ئەوەی خۆشەویست شاد بووینەوە. لاپەڕی ئەم جارەمان باسخواز دەبێت سەبارەت بە یەکێک لە ژانرە کۆنەکانی ئەدەب کە چیرۆکە و بەشێکەکەی بەرنامەکەمان تەرخان دەکەین بە گفتوگۆکردن سەبارەت بە کەمی خوێنەر لە ئێستادا و کۆمەڵێک باسخواسی تر لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سابر ڕەشید. مامۆستا گیان زۆر سپاس بۆم دەرفەتە کە بێمت بەخشی و زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووین. منیش سپاسان دەکەم ئەو دەرفەتەتان پێبەخشیم کە لەو بەرنامە ئێوە بەشداری بکەم و باسی دنیای چیرۆک و ڕۆمان و شتە جوانەکان بکەین. مامۆستا سەرەتا پێم خۆش بوو باسێکی ئاستی تەمەنی خۆت بکەیت لە چه ئاستێکدا بوو تەمەنت کە خۆشویستنی کتێب لات چەکەرەی کرد و دەستدا پێنووس و بنووسی. ئەمە لە ساڵی 1970 کە قوتابی ئامادەی کوردستان بووین لەگەڵ چەند برادێک. ئەو وەختەی ئامادەی کوردستان برادری نووسەرمان زۆر بوون لەوانە، دەستمان بە خوێندنەوە کرد. ئیدی لەو 1970ەوە من یەکەم بابەتم زیاتر خوێندنەوە، حەزم لە خوێندنەوە بوو، بەڵام بە شتی ساکار دەستم پێ کرد. یعنی سەرەتا لە لای ماڵەوەمان کوڕێکی برادەرمان هەبوو ناوی شێرزاد بوو، شێرزاد عەزیز ئامۆزای عەبدوڵڵا پەشێو بوو، دەهاتە لای گەڕەکی ئێمە لە گەڕەکی نێزیکی سەیداوە بووین. ئەو وەختە من و چەند برادێک یارمەتی ئێمەی دەداشتی بۆ ئێمە دەیناوە کتێب و ئەو شتانەی فێرە ئێمە دەکرد و فێرە خوێندنەوەی دەکردین و کتێبەکانی خۆی دەداینێوە و ئەو کتێبانشی بۆ دەینین کە لە کتێبخانەی عەبدوڵڵا پەشێوی بۆ دەینە کە ئامۆزای بوو. ئیدی لەوێەوە حەزمان زیاتر چوە سەر خوێندنەوە. یەکەم سەرەتای خوێندنەوەمان کە من فێرە خوێندنەوە بووم لە کتێبە ئاسانەکان دەستمان پێکرد، وەکو بۆ پێکەنین، فڕی قەلفڕی، چیرۆکی زادیچ، حەکایەتی دز و قازی و ئەوانە. ئیدی کە زەوقمان کەتە سەر خوێندنەوە بەکن کتێبخانەکەی مامۆستای جیویدا دەچوین، هەموو جارێ تەماشای ئەو جامخانەمان دەکرد کە پڕی کتێب بوو، ئەوەندەی پارەمان هەبایە ڕۆژانەی خۆمان گڵ دەدایەوە کتێبمان پێدەکڕی
ئەو کتێبانەش ئیمامۆستای جیوی ئەو وەختی کتێبەکان هەرزان بوو زۆریش کەیفمان پێدەهات تەماشای جامخانەکەمان دەکرد وەم دەزانی گەنجینەیەکی زۆر بە نرخایانی ئەو کتێبانە ئەوجە هەرزارەی دیوانە شعرێک کتێبێکی دیکەم دەخیندەوە ئیدی لەو شتە ساکارانەوە فێرە خوێندنەوە بووین دوایێ وردە ڕۆژنامەکانمان خوێندەوە لە ڕۆژنامەی هاوکاری دەستمان پێکرد ڕۆژنامەی ڕۆشنبیری نوێ وەختی کە وەکو ڕۆژنامە دەردەچوو گۆڤاری کاروان هەبوو لە قوتابخانەش لە ئامادەی کوردستان لەگەڵ مامۆستای زمان و ئەدەبی کوردیمان ناوی مامۆستا ئەمین بوو نەشرەیەکی دیوارمان دروست کرد بە ناوی کاوێ ساغا ئەو دروستی کرد دوایە گۆڤارێکمان دەکرد بە ستێنسڵ لە قوتابخانە دەرمان کرد ئەو وەختی من چیرۆکێکی منداڵانم نووسی یعنی یەکەم جار چیرۆکی منداڵانم نووسی بەڵام لە سەرەتا کە دەستمان بە نووسین کرد ئەمە بە شعر دەستمان پێکرد بەڕاستی هەتا ساڵی 1970 یەکەم بەرهەمیشم ئەو کاتە گۆڤاری ڕۆشنبیری نوێ گۆڤار نەبوو ڕۆژنامە بوو وەکو ڕۆژنامە دەردەچوو ساڵی 1970 بیرما من و مەسعود پەرێشان کە جیرانیش بووین لە ماڵەوە کتێبمان دەخوێندەوە شعرمان نرد بوو ئەو ڕۆژنامەیە لەو ڕۆژنامە یەکەم جار شعرێکم بڵاو بووە لە ژمارە وەبزانم 34 بوو دوایە ئەویش شعرێکی خۆی بڵاو کردەوە ئیدی وەمان لی هات ماوەیەک شعرمان نووسی لەگەر برادران کە لە ئامادەی کوردستان بووی هەستمان کرد کە ژمارەی برادەرەکانمان هەموو شعر دەنووسن ئیدی ئەمە نەمان دەتوانی ئەم پێم وابوو ناتوانین جێ خۆمان لەناو ئەدەبیاتدا بکەینەوە بە شعر لەبەر ئەوەی شعر زۆرە و برادەرەکانیشمان زۆر بوون ڕۆژێک لەگەڵ کەمان سعدی هاوڕێم پیاسەمان دەکرد دەچوینە بازار هەموو جارێ ڕۆژنامەی هاوکاری و ئەوانەمان دەکڕی و دوای دەچینەوە پێکەوە دەڕۆیشتین قسە و گفتو گۆشمان دەکرد بیرمان لەوە کردەوە گوتمان بە دەست بدەینە چیرۆک بنووسین ئەوە بوو یەکەم چیرۆکم ساڵی 1970 نووسی بەڵام دوایە لە ئەوەی دیواربەندی قوتابخانە بڵاوم کردەوە چیرۆکەکە بە دەستی خۆشم نووسیمەوە بە ناوی شەوێکی جوان ئەوجا ئەوە چمان کرد ئەمە یەک و سێ چیرۆکمان کۆ کردەوە لەگەڵ کەمال سعدی بیرمان لەوە کردەوە کە کتێبێکی چیرۆک چاپ بکەین یعنی ئەو وەختیش ئێمە پارێ خۆمان گل دەداوە دەخیلەکەی خۆمان شکان یەک و سێ چیرۆکمان نووسی پێشکەشی ڕقابەمان کرد ئەوە بوو ئەو کتێبەمان چاپ کرد ساڵی 76 کە ئێمە ئەو کاتە یەکەم گەنج بووین بیرمان لەوە کردەوە کتێب چاپ بکەین لە چاپخانەی شارەوانی چاپمان کرد بە نرخێکی ئەو وەختی زۆر هەرزان بوو بە پارەی خۆمان بەڵام ئەو وەختی چیرۆکەکان سەردەمی شۆڕژێری بوو نسکۆی 75 بەسەر دنیای کوردی داهات ئەوە کاری لە ئێمە کرد و چیرۆکەکانیشمان کە نووسی ڕنگدانەوەی ئەو واقعە بوو کە ئێمە تێدا دەژیان ئەوجا ئەو چیرۆکانی کە دەشمان نووسی وەکو هێما دەمان نووسی ئەمن بیرمە لەو ساڵە کە کتێبەکانمان چاپ کرد ئەمە فێڵێکمان لە ڕقابە کرد یعنی ئەو وەختی ئەو کتێبانە دەبا بستە ڕقابەی کتێبەکەمان خۆی ناونیشانەکەشی نەبوو ناونیشانی نیشانەی پرسیار بوو تابلویەکەش فارس سعدی برای کەمال سعدی کە هونەرمەندە ئەو بۆی کێشاین ئەو وەختی ئەو وێنانە بە زەنگۆغراف دروست دەکرا لە بەغدا یعنی کۆمپیوتەر و ئەو شتانە نەبوو ئیدی ئەو کتێبە ناونیشانش لەسەر بوو ناونیشانەکە زۆر باش دیار نەبوو لە بنەوە نووسی بوومان 6 کورتە چیرۆکی کوردی کە لە ڕۆژنامە و گۆڤارەکان لەسەری نووسرا بە عەرەبی چەند کەسێک لەسەری نووسی بە کوردی چەند کەسێک لە هاوکاری لەسەر ئەو کتێبیان نووسی کتێبەکە ناوەکەی بە 6 کورتە چیرۆکی کوردی ڕۆی ئیدی ئەو ناوە هەروە ڕۆی بەڵام ئەمە چۆن فێرمان لە ڕقابە کرد چیرۆکەکان چیرۆکی شۆڕژێری بوون بەڕاستی بە ڕەمز نووسی بوومان ئەمن یەکەم چیرۆکم وەکو گوتم بە ناوی شەوێکی جوان بوو بەسەر هاتی خزمێکی خۆم بوو بەڵام دووەم چیرۆکم کە نووسی چیرۆکەکە بەو ناونیشانە بوو زۆر بەمان لەم شەوە دەمرین بەڵام بامزانی چێ لەدایک دەبی باسی نسکۆی 75 دەکەم کە شۆڕش چۆن دامرکایتەوە بەڵام ناڕوخێ هیوایەک هەیە پێشببینی ئەو هیوایەمان کرد لە کتێبەکەی کە پێشکەشی ڕقابەی بەغدایەمان کرد
نووسیبمان پێشکەشە بە گەلی فەڵەستین ئیدی کە ئەو کتێبە لە ڕقابە ئێدی ڕۆیی ئێمە ئەو لاپەڕێمان بڵاو نەکردەوە هەروەکو خۆی ڕۆی وش و ئێستاش پێم سەیرە یعنی ئەو چیرۆکانە چیرۆکی شۆڕش جێڕی بوون ئەو وەختا یعنی چۆن ڕۆی و بەسەردا ڕۆی ئیدی لەو کاتەوە دەستمان بە نووسین کرد و وردە وردە شتەکانمان لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو دەکردەوە بەڵام ئەو کوڕێک کە باسی دەکەم ناوی شێرزاد عەزیز بوو ناوی لە خۆ نابوو شێرزاد عەزیز ناشاد ئێمەی فێر دەکرد یعنی چۆن بنووسین چۆن نووسین بەسەر چاوە بنووسین چۆن لێکۆڵینەوە بنووسین دەستم دانووسین چەند بابەتێکم بۆ ڕۆژنامەی هاوکاری نرد خۆشببختانە لە ڕۆژنامەی هاوکاری واروها لەو کەوەی کە دەڵێم ڕۆشنبیرینی وەکو ڕۆژنامە بوو بابەتەکانم بڵاو کراوە وردە وردە کەوتینە ناو دنیای نووسین و پەرەمان بە خۆماندا و ئیدی ئێمە بووینە چیرۆک نووس ماوسە بۆ لە 2004 دامەزرای لە وەزارەتی ڕۆشنبیری لە 2009 خانشین بووی ئاخە من یعنی زەمانە کورتە بۆ خزمەتکردن ئەمن بەڕاستی درەنگ ینی لە دائیرە تاعین بووم چکە ئەو وەختە ئیشی سربەستم دەکرد ئیشی دوکانداریم دەکرد لە ئەوە لە کۆلیم تەواو کرده بوو بەڵام دانەمەزرا بووم ینی داشیان نەدەمەزراندم بەڕاستی بەڵام ئەو کاتێککە ڕەحمەتی بەڕێز سامی شۆڕش بۆ وەزیر و ڕۆشنبیری من پێشی ئەوە لە بازار ئیشم دەکرد لە بازار ئیشەکەشم نما بوو ڕۆژێکیان خۆشببختانە حاکم شاکر کە ئێستا خانە نشین بوو بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی ڕۆشنبیری بوو لە چاپخانە دەوامی دەکرد بیریان لەوە کردو گۆڤارێک دەرکەن گۆڤاری هەرێم دەربکەن ئەو گۆڤارەیان دەرکرد کاک ئاسۆ حەسەن سەرنووسەری گۆڤارەکە بوو لە لای کەمال سعدی هاوڕێم باسی کرد گوتی پێویستم بە کەسێکە ببتە سکرتێری نووسینی گۆڤارەکە یان بەڕێوەبەری نووسینی گۆڤارەکە ئیدی ئەوە بووە میش چووم لە ئیشی دوکانەکەش تقریبان پاشەکشەم کرده بوو ئیشم نەبوو بێ ئیش بووم حەزم دەکرد لە شوێنێک ئیشم هەبوو شتێکبی بژێویەک پێ بژیم ئەوە بوو چوومە گۆڤاری هەرێم بوومە بەڕێوەبەری نووسینی گۆڤاری هەرێم کاک ئاسۆ سەرنووسەر بوو منیش بەڕێوەبەری نووسین بووم بەڵام ماوەیەک چەند ساڵێک لەوی ئیشم کرد من ئەو وەختە نە بە عەقدیش ئیشم دەکرد نە مۆزەفی یعنی ڕسمیش بووم لەوێندەری دوای ئەوە کە کاکسامی شۆڕش یادی گۆڕەکەی پڕ نور بێ بوو بە وەزیر ڕۆشنبیری لە دوو ئێمەی لە دوو ئەو کارمەندەکانی نردیەکەیەکە لە منی پرسی گوتی بە حکمی ئەدەبیات یعنی برادەر بووین گوتی کاکە ئەتۆ لە گۆڤاری هەرێم دەوام دەکەی مەحەلە چێ لە عرابی یعنی چی گوتم میش گوتم وەڵە کاک سامیە من هیچ مەحەلەکەم لە عراب نییە گوتی لەو گوتم ئەمن نە مۆزەفی ڕسمیمە نە بە عەقدیش دامەزرایمە گوتی چۆن گوتم کاکە من کابرایەکی حیزبی نیمە کەسیش ئیشم لە بۆ ناکە دام نامەزرێنی ئیدی نووسراوێکم نووسی و کاکسامی ئیشەکەی بۆ کردم و بە فەرمانبەر دامەزرام ئەوجا ئەوە بوو ساڵی 2004 فەرمانەکەی من دەرچوو بووم بە مۆزەفی ڕسمی بەڵام موالیدی خۆم ئەوەش چیرۆکەچی درێژی هەیە باپیر مختی خۆی 2 ساڵ ئەمنی گەورەتر نووسە لە تەمەنی خۆی لەبەر ئەوەی ئەو کاتە وا بوو یعنی زمانی ئەوان حەزیان دەکرد منداڵەکانیان زوو گەورە بن کە بە سەربازی بیبینن وان دەزانی گەورە بووینە باپیریشم موالیدی منی 2 ساڵ گەورە نووسی بوو لە نفوسی لە نفوسەکەی خۆم موالید 56 نووسرا بووم ساڵی 2019 بە موالیدی خۆم تەسریح بووم ئەوە لە خانە نشین بووم لە ئەم زانی بم پێشتر وتیانە بەشم ژنی بۆ بین ئەساس گەورە بۆ بیدە ئیمە وا بوو یعنی باپیرم حەزی دەکرد یعنی دایشم باسی دەکرد هەموو جارە دێگۆ ئەمن ئەوە لە خۆم گرتە بوو عادەت و تەقالیدی دابوونەریتی کوردەواری وا بوو یعنی وەختی خۆی دەیانگۆ مەسەنە کوڕکە گەورە دەبی ببتە عەسکەر زمانی قەدیم وا بوو کە ببایە سەرباز لایەن ئەوە بوو کە گەورە بووە ئیدی وەختی ژنیهی هاتیە و زەداکەم هەم جارە دەیژێڕاوە دێگۆ ئەمن لە خۆم گرتە بوو کە ئەتوو ببیە سەرباز خەنە لە دەستەکانی خۆم بنێم دەڵێم دەیگۆ بەس کە ئەو ڕۆژی بووە سەرباز خاڵێکم ئەم کۆچی کرده بوو یعنی نەیتوانی بوو ئەو خواستێ بهینەتەدی بەداخەوە
ماوەسە دوکانەکەت ناوێ ناوە هزرخانە چۆن ئێستا وڵا ئەمن ناوم لێنە نایە ئەوە ئەدیبان نووسەران برادرە و ئەدیبان زۆر دێنە لام ینی ئەمن دەتوانم بڵێم نیمچە یەکێتی نووسەرانێکە نیمچە ینی ناڵێم ژمارەیەکی زۆر ئەدیب و هوەرمەند و نووسەر و برادەرەکانم ئەوانەی حاکمن ئەوانەی لە سلکی قەزایی ئیش دەکەن ئەوانەی پارێزەرن ئەوانە چکە من بخۆشم لە کولی قانون سیاسە لە بەغدایم تەواو کردی زۆربەی زۆری حاکمەکانیش برادەر من محامیەکانیش برادەر من لە سلکی برێم لە ئەدیبەکان و نووسەر و هوەرمەندەکانیش تێکەڵاویم لەگەر چینێکی زۆر ئەو توێژانە هەیە هەمویان دێنە لام بەڕاستی بە تێکەڵی ئەو جاوە یەک لە برادەرەکان هەریەکە ناوێکی لێنە 2000 برادێکم کە ناوی سالار بوو وتی مامۆستا وەڵا من حەز ناکەم ناو لە دوکانەکەی تو بلێن یعنی بڵێن کەشتی نوح و ئەوەی کە ناوی دیکەی لێ دەنێن یعنی یان دوکانی بەشیر مشیر و ئەوانە گوتی چکە تو بە خۆت نووسری پێم باشە ناوی لێ بنین هزرخانە ئیدی ئەوە بوو ناوەکەی ڕۆی بوو هەزرخانە و برادران ناویان لێنا ڕاستە ماوسە پێم خۆش بینە سەر باسخواستەکەی خۆمان کە چیرۆکە پێمان خۆش بوو سەرەتا پێناسەیەکی چیرۆکمان بۆ بکەی چیرۆک چییە؟ چیرۆک یعنی ئەو جۆبەی نووسەرەکان دەڵێ ئەو ئەدەبە جێڕانەوەیە کە پێناسە ناکری ینی هەرچی پێناسەیەکی بکەی بۆ چیرۆک کەمە چیرۆک ئەو شتانەیە ئەو ڕووداوانەیە کە ئەتوو بە زمانێکی ئەدەبی دەیجێڕیەوە جا ئەوە پێناسەی زۆری بەخۆوە هەڵدەگرێ چیرۆک ئەو شتانەیە کە ئەتوو ڕۆژانە دەیبینی خەڵک دەیجێرتەوە بەڵام بە زمانێکی ئەدەبی ئەمە کە دەینووسینەوە باسی دەکەین ئیدی ئەمن لە کتێبی خۆمدا کتێبەکەم هەیە بە ناوی چیرۆکی کوردی ڕەخنە و لێکۆڵینەوە ئەمن ئەو باسی ئەوانم هەموو کردی یعنی چیرۆک چییە و بنەماکانی چییە و لەکوێ لەدایک بووە بەڵام چیرۆک ئەوەیە کە ئەتوو ئەو ڕووداوەیە ئەو شتانەیە کە ئەتوو جێڕانەوەی تێدایە شت لە بۆ خەڵک دەژێرتەوە ڕاستە مامۆستا چەند جۆر چیرۆکمان هەیە ئەوە جۆرەکانی ڕۆمانمان هەیە لە ڕۆمان بچووکتر وەکو قەوارە کورتە ڕۆمانمان هەیە یان هەندێک پێ دەڵێن نۆڤلێت لەوی بچووکتر بە قەوارە چیرۆکمان هەیە ینی دەکات چەند نێزیکی هەتا دەلاپەڕی فۆلسکاپێکە هەرچەندە ئەوانەی توێژەرەکان کە ئەوانەی کە لێیان کۆلی تۆ توێژەرە بێگانەکان بە ژمارە پیت حیسابی لە بۆ دەکەن بەڵام ئێستا باوی ئەو پێوەرانانە نماوە بە ژمارە پیت بڵێ ئەوەندە پیت هەیە بەڵام دیارە بە قەوارە یعنی ڕۆمانێکی گەورە بیتن ئەوە ڕۆمان لە ڕۆمانمان هەیە لە بینی 120 لاپەڕە هەتا تقریبا 200 لاپەڕە و بەسەرەوە ئەوە ڕۆمانە کورتی لە نۆڤلێتمان هەیە بینی 6 لاپەڕە هەتا تقریبا نێزیکی 100 لاپەڕەی کتێبی ئەوە پێدەگوتێ کورتە ڕۆمان یان هەندێک پێدەگوتری نۆڤلێت زۆرێک کەمان هەیە لەوانە کورتترە پێدەگوترێت چیرۆکەکە لە نۆڤلێتەکە کورتترە بە قەوارەی ئەمن بەپیر نا بەڵام بە قەوارەی هەتا دەلاپەڕی فۆلسکابی ئەوە پێدەگوترێت چیرۆک لەوەی کورتتر پێدەگوترێت کورتە چیرۆک لەوەش کورتترمان هەیە کورتی لە چیرۆک کورتی لە چیرۆک پێشەن ناوی ئێزگار زۆری لێنرا بوو کورتی لە چیرۆک ناوی لێنرا بوو ڕۆژانە چیرۆک ناوی لێنرا بوو چیرۆکی ئێزگار کورد جا ئەوانە هەموو لە ناو کورد هەمووی بڵاو بۆ لە ئەدەبی عالەمیش ناوی زۆر لێنرا نە ئەدەبی عالەمیش ناوی زۆر لێنرا وەکو ناو بەڵام 2000 لە ئەدەبی کوردی ناوەکەی لەسەر ئەوە جێگیر بوو کە پێی بگوترێت کورتی لە چیرۆک کورتی لە چیرۆک کە کورتترین ئەو چیرۆکانەیە لە یەک خەت دەست پێ دەکا لە یەک خەت هەتا یەک لاپەڕەی ئەیفۆری یان یەک لاپەڕەی کتێبی کا من لەو چیرۆکانە هایتم ئەو کورتیلانە چیرۆکی زۆر کورتە یەک خەتە یعنی مەسافەکەی زۆر کورتە ئەمن لەگەر ئەوەی نیم وەکو توێژەرە عالەمیەکان بەوە جیا بکرێتەوە بڵێن ئەوان بە ژمارە پیت حیسابی لە بۆ دەکەن بەڵام بە قەوارەش دیارە یعنی ئەگەر نووسەر بخۆی دەزانی ئەوەی کە دەینووسی
ئەوە کورتی لە چیرۆکە یان کورتە چیرۆکە یان چیرۆکە یانیش نۆڤلێتە یان کورتە ڕۆمانە یان ڕۆمانە ڕاستە بە جێرەی قەوارەکەی جیا دەکرێتەوە. نووسینی چیرۆک چ گرنگجێکی بۆ خوێنەر هەیە یعنی چی بە خوێنەر دەبەخشێت چیرۆک ئاسۆی بیری مرۆڤ فراوان دەکات. چیرۆک دنیایەکی دیکە دەداتە خوێنەر. چیرۆک فێرە مرۆڤ فێرە ڕۆشنبیری دەکات. چیرۆک مرۆڤ فێرە معریفە و زانست دەکات. چیرۆک فێت ڕێگای ڕاست پیشانی خوێنەر دەدا. چیرۆک ئەو ڕووداوانت بۆ دەژێڕێتەوە کە پێشتر ڕوویداوە تۆ دەرسی لێوەرگری. چیرۆک جوانیە دنیابینیە هەندێک جاریش وەکو شتێکی جوانە تو دەخێنی و هەست دەکەی کە شتێکا تو پێویستە بخوێنیەوە لە لای مێشکت دەمینێتەوە. جا ئەوە هەموو شتەکانی تێدایە چیرۆک هەر لە جوانیەکەی وەکو دەق هەر لە ئەو زانستەکەی و سوودمەندەکەی لە بۆ خوێنەرکە دەیخوێنێتە. مامۆستا تا چەند گرینگە گرنگی بە دەستپێکی نووسینەوەی چیرۆک بدرێت دەستپێک لە لای من لە هەموو شتێک قورسترە. یعنی ئێستا ئەمن بخۆم کە شتێک دەنووسم سەرەتاکەی لەوانەیە چەند ڕۆژێک بەس بیر لەوەی بکەمەوە سەرەتای نووسینەکەی چۆن بنووسم چکە قورسترین شت ئەو کلیلەیە کە ئەتوو دەقەکەی خۆتی پێ دەتەوێت بکەیەوە چۆن ئەتوو دەتەوێت دەرگایە بکەیەوە ئەگەر ئەتوو لەو دەرگایە ئەو کلیلت پێ نەبی زۆر بە زەحمەتە لەو دەرگایە بچێ ژۆرێ. لای من قورسترین شت و گرنگترین شت دەستپێکی چیرۆکە چونکە دەستپێکەکەت ئەتوو نووسی ئەگەر جوان بوو دەتوانی و خوێنەر لۆ خۆت یعنی ئەتوو مەسەر ئەو دەقەیت و ماڵێکە ماڵێکە دروست دەکەی دروستی دەکەی چۆن وا دەکەی خەڵک کلیلەکەی ئەو دەرگایە بکات و بێتە ناو ئەو ماڵێت و ئەگەر بە جوانی چنی بیتت ئەو ماڵێت و جوان بی سەرەتاکەی بە جوانی بیبینی حتمما ڕاشت دەچێشی بچی بەردەوام بی. بۆیە لە لای من دەستپێک کلیلی دەقە و جوانکاری دەقیشە و گرنجەکی دەقیش لەوێەوە دەست پێ دەکات. ئەجە جاران با ئەوەش باس بکەم دەستپێکی جاران لە چیرۆک کە بەکار دەهات درێژ دادڕ بوو سەرەتایەکی یعنی بەبێ سوود بەکار دەهات لە چیرۆکی کوردی. بەڵام ئێستا ئەو دەستپێکەی جاران نمایە کە پێدرێن سەرەتا. ئەو سەرەتای ئێستا نووسری بەتوانە زیرەک یان کە دەقی نوێ دەنووسی لە نووسینی کلاسیکی دابڕاوە یەکسەر دەستە ناو بابەتەکەی خۆی. یعنی پێویست ناکات و ئەو سەرەتا و ئەوانەی لە بۆ باز بکەی دەتباتە ناو نووسینەکەی خۆی تێکەڵی ئاوێتەی نووسینەکەی خۆی دەکات. بۆ زیاتر وای لاتۆ لەبەرەوەی خوێنەر ڕابکێشێ بۆی زیاتر بە دوای پەرکێشی بکە بە دوای خوێندنەوەی چیرۆکەکە یاخۆت گۆڕانکاری بەسەر ئەدەبی نووسینەوەی چیرۆکدا خۆ دنیا هەموو نووسین گۆڕانکاری بەسەرداهاتیە هەموو شتێک قابلی ئەوەیە بگۆڕدرێ. یەک بۆ جوانکاری دەقەکەیە دوو بۆ کورتکردنەوەی ئەو مەسافەیە کە خوێنەر زوو بستە ناو دەقەکەی سێمیش ئەتوو واد لێ بکە ئەو درێژ دادڕێ ئەتوو ئەو پێشەچیە پێشترێ زیادە بوو ئەوانە لە بۆ چییە تو ڕاستەن دەقەکەی خۆتی بخینەوە مەوزوعەکەی تو چییە بابەتەکەی تو چییە ڕاست خوێنەرەکە بیبەنا ئەو بابەتەی اینجا دوایە ئەتوو لە خۆت وی لێ بکە لە ناو دەقەکەی تووشی سەراسیمە ببێ ئەوەیە گرنگەکەی. بەڵێ مامۆستا مەبەست لە چیرۆک وەک چەمک و وشە چییە چکە چیرۆک یەکێکە لە ژانرە کۆنەکانی ئەدەب جاوەکو جیێڕانەوەی زارەکی بێت یاخوب بە نووسین بێت. ئەوە جیاوازی هەیە چیرۆک وەکو چەمک بە ئەمە دەبیت جیا بکەینەوە. چیرۆک شتێکە حکایەتی ملی شتێکی تکەیە جاران پێشی پەیدابوونی چیرۆک ئەمە حکایەتی گوێ ئاگردان یان حکایەتی ملی هەبوو کە ئەدەبێک بوو نەنووسرا بوو ئەدەبی نەنووسرا بوو لە شێوەی حکایەت دەنووسراوە. بەڵام دوایە کە ئەدەبی نووسرا و پەیدا بوو لە زەمەنی بڵێن کە ڕۆژنامە پەیدا بوو ئیدی ئەدەبی زارەکی ئەو دەورەی جارانی نەما بەڵام لە کتێبەکان دەنووسرێتەوە باز دەکرێ. بەڵام ئەدەب کە پەیدا بوو چیرۆکی نووسرا و جیاوازی هەیە. اینجا لەوەکو مەفهوم و چەمکیش چیرۆک شتێکە ئەوەی جاران ئەتوو باز دەکەی حکایەتی ملی شتێکی تکەیە یعنی ئەوە فۆلکلۆرەکەیە ئەویش ئەدەبی نووسراوەکەیە ئەویان خاوەنی دیار نییە ئەوەش خاوەنی خۆی هەیە ینی نووسری خۆی دیارە وەکو چەمکیش جیاوازن
بەڵام هەردووچیان دەستنە ناو خانەی ئەدەبی جێڕانەوە ناسی چکە جێڕانەوە هەر چیرۆک ناگرێتەوە زۆر شتیت کەش دەگرێتەوە مەتەلیش دەگرێتەوە قسەی نەستەقیش دەگرێتەوە چیرۆک دەگرێتەوە حکایەتی میلی دەگرێتەوە بگرە ئەو نووسینەش کە مرۆڤی سەرەتایی لە ئەشکەوتەکان ڕسمی کێشایە تعبیری لە شتێک کردیە ئەوەشیان هەر ئەدەبی جێڕانەوەیە جا ئەو ئەدەبە هەمووی سەرجەم پێدەگوتری ئەدەبی جێڕانەوە بەڵام هەریەکە وەکو چەمک وەکو ناوهێنان وەکو ناولێنان جیاوازن ئەی وەک تەکنیک و ناوەڕۆک چ گرنگجێکی هەیە تەکنیکەکەی جیاوازە ینی ئێستا چیرۆک تەکنیک شێوازێکی ستاندارد بەخۆی هەیە نووسینەوە چیرۆک جیاوازە لە ئەتوباسی جیاوازی چیرۆک بڵێ حکایەتی ملی دەکەی وەنیە ئەویان هەتا وەکو جێڕانەوەش جیاوازە بەڵام لە چیرۆک زۆر چیرۆک نووس دەکرێت سوود لە ئەسلوبی حکایەت خوانی وەربگری مەسەلەن جاران حکایەتی ملی ئەوە بوو دەیانگۆ دەجێڕنەوە دەڵێن یان هەبوو نەبوو ئەوە هەبوو فلان شت هەبوو ئەو ها کە دەیجێرتەوە بەو ئسلوبەی جاران حکایەت خوان هەبوو دەیجێڕاوە چیرۆک نووسی نوێ دەتوانی ئەوانە بکاتە شێواز وەکو ئسلوب وەربگری بەڵام ئەو چیرۆکی خۆی دەنووسی ئەو حکایەتە ملیەی نانووسیتەوە بەڵام لە ڕووی ئەوە دەتوانێت یعنی ئیسیفادە سوود لە شێوەی نووسینەکەی حکایەت خوانی بکە خۆت لەکوێی ناوڕۆکی چیرۆکان دەبینیەوە وەک کارکتەرێک چکە بەشێکی نووسەرەکان دەڵێن دایمە نووسەر یاخود چیرۆک نووس بەشێک لە ئازارەکانی خۆی و خۆشی و تاڵیەکانی خۆی دەنووسێتەوە ئایا تو بۆ خۆ دەنووسی یاخود بۆ خوێنەر ئەتوو بۆ خوێنەر دەنووسی بەڵام هیچ نووسەرێک نییە خودی خۆی لەو نووسینانی خۆی فەرامۆش بکە ینی ئەتوو کە چیرۆکەک دەنووسی هەمیشە ڕابردووی خۆت لە یادەوەری خۆت شتێک هەیە لە زەینت تۆمار بووە ئەوە شەرنی ئەتوو هەموو شتەکان وەکو خۆی بنووسی جاروە هەیە چرکە ساتێکی زۆر بچووک یان ڕووداوێکی بچووک لە لای ئەو خوێنەرە لە زەینیدا تۆمار بووە دەتوانی لە چیرۆکێک یان لە ڕۆمانێک بەکاری بینی تەوزیفی بکە سوودی لێ بینی بەڵام ئەگەر بڵێ نووسەر بە دەربێ لە دەق هەرگیز بە دەرنیە لە دەق چونکە هەمیشە خۆی لە ناو دەقەکەدا دەبینتەوە چکە هیچ نووسەرێک نییە لە ناو دەقەکەی خۆی نەبی لۆ چکە یادەوەریەکانی خۆی هەمیشە زیندون هەمیشە فۆرماتی دەکا هەمیشە شتی بەبیردێتەوە دەتوانی ئەو یادەوەریەکانی خۆی لە ناو دەقێکدا بدۆزێتەوە بەڵام دەتوانی دەقێک دروستکە ئەو دەق بێ خۆی بێ بەڵام لە دەقەکە خۆی نەبێ بەڵێ بە تێڕوانینی بەڕێزت نووسینەوەی کورتە چیرۆک تا چەند قورسترە لە چیرۆکی درێژ ئایا قورسایی و سنگ و ئاڵۆزی تێدایە نووسینەوەی کورتە چیرۆک زۆریش ئەمن پێم وایە هەتا هەندێک لە زۆر نووسەرە گەورەکان هەتا ئێستا یعنی تەنانەت هەیە مردووشە خۆی لە ڕۆمان نەداوە لەبەرچی لەبەر ئەوەی هەر خەریکی چیرۆک بووە نەشی توانیە بنووسی بۆ نمونە یعنی با دوور نەڕۆین ڕەوو بێگەردی خۆمان ئەوە چەندان سەدان چیرۆکی وەرجێڕایە چەندان کۆمەڵە چیرۆکی هەیە بەڵام هەتا ئێستا نەیتوانی ڕۆمان بنووسی سەبەبەکەی بش ئەوەیە ڕەنگە هەتا ڕادەیەکیش بەلای ئەو بەلای ئێمە شۆ ڕاست بێ کە نووسینی دەقێکی چیرۆک زۆر قورسترە لەوەی لە وەکو دەقێکی ڕۆمان دەینووسی بۆیە ئەو پێی کەم نییە کە چیرۆک دەنووسی ئەمن پێم وایە چیرۆک ڕەنگە ئەرچی قورستر بی لە ڕۆمان لەبەرچێ لەبەر ئەوەی ئەتوو ئەو حالەتانە هەمووی چۆن بتوانانی چڕ بکەیەوە لە ناو چیرۆکێک چڕی بکەیەوە کورتی بکەوێت بەڵام لە ڕۆماندا بەرفراوانە ینی دەرفەتت زیاترە ینی زۆر لە نووسەرە جیهانیەکانیش بگرا یعنی ڕۆمانیان نەنووسێت چیرۆکیان نووسی ئەوە جەلیل قەیسی عەرەبەکان کە بە عەرەبی نووسیتی نووسێرێکی عێراقیە چیرۆک نووسێکی زۆر مەشهورە یعنی لە عێراق و لە نیشتیمانی عەرەبی زۆریش بەناوبانگە هەتا ئێستا ڕۆمانیشی نەنووسیوە ئەجا مەرز نییە یعنی مەرز نییە هەموو
چیرۆک نووسێک بتوانانی ڕۆمان بنووسی یعنی جیاوازەکە مەرجیشنی هەموو ڕۆمان نووسێک چیرۆک نووسی یعنی جیاوازی چیە لە نێوان چیرۆک و ڕۆمان جیاوازی- ئەوەی جیاوازەیە کە باس کرد جیاوازەکەی ئەوەیە چیرۆک مەسافەکەی کورتترە لە ڕۆمان لە ڕۆمان یعنی ڕوودا و شتەکان تەکنیکەکان و بەسەرهاتەکان و هەموو زەمن و هەموو شتەکانی کە ئەتو ڕۆمان بەرفراوانترە یعنی ئەو زەمەنە فراوانترە یعنی بەڵام لە چیرۆکێک ڕەنگە ئەو دەرفەتە ئەوها فراوان نەبی وەکو ئەوەی لە ڕۆمان هەیە ئەجا من پێم وایە ینی گرنگ نییە چیرۆک نووسی باش مەرز نییە هەمووی ڕۆمانی بنووسی مەرجیش نیە هەموو ڕۆمان نووسێک چیرۆک بنووسی هەشە ینی زۆر چیرۆک نووسیشەیە تەنانەت ئەو کورتی لە چیرۆکانەشی ئەوەش ئەوەی هەیە ینی هەندێک چیرۆک نووسێ ڕۆمان دەنووسی ئەو ئەدەبەی ئەو کورتی لە چیرۆکێک کە باسمان کردن هەڕەتی دەکاتەوە دەڵێ ئەوانە هەر بەلای منەوە هەر چیرۆک نییە بەلاشی داناچی هەریەک لەمانە فۆرم و تەکنیکێکی تایبەت بە خۆیان هەیە مامۆستا فۆرمەکە هەمان فۆرمە چیرۆکە هەمووی جێڕانەوەیە وەکو باسم کرد ئەدەبی جێڕانەوەیە بەڵام لە ڕووی شێوازەوە جیاوازی هەیە مەینە بۆ نمونە تو کە چیرۆچێک دەنووسی یان کورتی لە چیرۆچێک دەنووسی ئەو چڕکردنەوەی لە کورتی لە چیرۆکەکەیە زۆر چرترە لەوەی کە لە کورتە چیرۆکەکەبی ئەوەی لە کورتە چیرۆکەیە زۆر چرتر دەبتەوە لەوەی کە لە چیرۆکەکی درێژ دەینوسی ئەوەی لە نۆڤلێتەکەیە زۆر چرترە لەوەی کە لە ڕۆمانێک دەینوسی جیاوازیەکە ئەو حالەتەیە کە نووسەر تا چەند یعنی ئەو نووسینەی هەیتی قەناعەتی بەوەی هەیە ئەو نووسینە چیرۆک بی یان بی کاتە ڕۆمان هەندێک جار هەیە چیرۆک نووس هەیە لە ئەوەی خۆیدا دەبڕێ یعنی بە زۆری دەیەوێت چیرۆچێک بکاتە ڕۆمان درێژ دادڕی تێدا دەکا بەڵام خۆی لە خۆیدا ئەساسەن ئەو چیرۆکە ئیوەی نییە ئەتو پێی بگۆترێ ڕۆمانیان بکرێتە ڕۆمان ئێستا یەک هەندێک نووسری زۆر بەناوبانشمان هەیە ئی خۆشمان ئی کورد پێویست ناکە ناویان بێنم چیرۆکێکی خۆی کردوتە ڕۆمانێک یان چیرۆکێکی نووسیوە ڕۆمانێکی نووسیوە ڕەنگە ئەگەر ئەمن ئەو ڕۆمانێ بخوێنمەوە بە چیرۆکێکی دەلاپەڕی فۆلسکابیان دەلاپەڕی کتێب ئەو چیرۆکەی بنووسم بەڵام ئەو دەمینێتەوە سەر توانا و دەربڕینی ئەو نووسەرەی توانای یەکەم نووسین چۆن دەتوانی شتەکانی خۆی سڕ کاتەوە بیکاتە کورتە چیرۆک و چۆنیش دەتوانی ئەو حالەتانەی هەیتی بە کورتترین دەرفەت دەری ببڕی و هەروەها خۆشی قەناعەتی خۆی بیر و باوەڕی خۆی بەوەی کە ئەوەی دەینوسی ڕۆمان نییە دەبی ئەو لەوەندەی بیبڕێنتەوە ینی کە ئەوەی دەینوسی پەیامەکەی خۆی بگەینی شتەکەی خۆی تەواو کرد ئیدی لەوەی زیاتر کە دەینوسی درێژ بوونەوەیە درێژ دادڕە بێزارکردنی خوێنەرە ینی ئەتوو زۆر گوناحات شتێک ئەگەر چیرۆچێک ئەتوو بتانی بە 20 لاپەڕە بینوسی یان بە 30 لاپەڕە بینوسی یان بە نۆڤلێتێک بنووسی با بڵێن 100 لاپەڕەبی ئەتوو بەس بۆ ئەوەی پێ بڵێن چیرۆکەکەی قواری گەورەیە ڕۆمانەکەی قواری گەورەیە بیکەیە 500 لاپەڕی 600 لاپەڕی کتێبێک کە تااقەت پڕوچێنە ینی ئەوە زۆر خوێنەر هەیە ناتوانانی ئەو تووشی بێزار بوون دەبی بەڵام خوێنەر کنجی بێزار نابی کە دیتی ئەو چیرۆکە ئەگەر درێژیش بی ڕای دەچێشی ئەگەر دەمینێتە سەر توانای نووسەر چکە هەندێک حالەتی نووسین هەیە مەسەلەن بڵێن ڕۆمان هەیە وەد لێ دەکا ئەتوو لە کورتی ناتوانانی بیبڕیەوە یعنی حالەتەکان وەکو مقناتیس ڕووداوەکان یان شتەکان وەکو زنجیرە بە دوای یەکدا دێن تۆ دەتوانی بەردەوامی پێ بدەی ناتوانانی ئەو قەفە وەکو قەفی زنجیرێک ئەگەر ئەو قەفەی بپسرێنی ڕەنگە مانایەکەی نوقستان بی ئەجا ئەمن پێم وایە ئەوە دەمینێتەوە سەر دەرفەت و توانای نووسەر چەند بڕوای بەوەی هەیە ئەو چیرۆکەی دەینوسی چیرۆک بی یان نۆڤلێت بی یان ڕۆمان بی هەر زۆرێک لە وڵاتان ئێستا مامۆستا کە باسی گۆڕانکاریت کرد لە شێوازی ئەدەب و نووسینەوەی چیرۆک و ڕۆمان و ئەم بابەتانە ئێستا زۆرێک لە وڵاتان قەبارەی کتێبەکان بچووک دەکەنەوە تۆ چەند لەگەڵ ئەوە دای قەبارەی ڕۆمان و چیرۆک و یعنی وەکو ها دەڵێن کتێبی باغەڵی باسی شتەکەن جاران ڕۆمانی قەوارە گەورە هەبوو بە چەند بەرگ
وەکو ئەوەی باز دەکەن ئی مارسیل پرۆشتی چەند بەرگە دەبەرگە چەندە نووسرایە زۆر درێژ بوو ئەوەی کلێدەری مەحموود دەولەت ئابادی چەند بەرگەکە ڕۆمانی گەورەیە لای خۆشمان خسرە و جاف ڕۆمانێکی گەورەی هەیە وە بزەم دەبەرگە یانزێ نازەم لە بیرم نەمایە ئەو قەوارە درێژانە ئەوانە ئەمن بەڕێی من ئێستا لەبەر ئەوەی دنیا بەرەو تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە دەڕوا چرخی خێراییە ئەمن پێم وایە باوی ئەو ڕۆمانە درێژانە نەماوە ئەوەی مارسیل پرۆستی کە بە چەند بەرجێک بنووسی خوێنەر نەتوانی ئەو ڕۆمانە درێژانە بخوێنیتەوە دەتوانیم لە یعنی ئەوەی مەبەستیتی ڕۆمان نووس لە کتێبێکی بەلای کەمی 200 لاپەڕەیی 300 لاپەڕەیی مەبەست و جیهان بینی خۆی بداتە خوێنەر چونکە ئەگەر ئەتو نتوانی لە کتێبێکی قەوارە 200-300 لاپەڕەیی ئەو پەیامە بگەینی ناشتوانی لە کتێبێکی ئەوها گەورە لەبەرەوەی ئێستا دەرفەتی ئەوەی نەماوە خوێنەر ئەو شتە قەوارە درێژانە بخوێنێتەوە هەتا لە ئەدەبی لە ئەوروپاش ئێستا زۆر باوە ئەوەی کە ئێستا باوە ڕۆمانی کورتە زیاتر یعنی نەک کورتە ڕۆمانێک قەوارەکەی ئەوە بی کەسێک سەفەرێک دەکا دەستە لە وڵاتێک دەستە وڵاتێک یان لە شارێک دەستە شارێک دەرفەتی ئەوەی هەبی ئەو ڕۆمانە بتانی لە ناو پاس بیخوێنتەوە تەواویکە ئیدی ژیان بەرەو ئالۆزی دەڕوە بەرەو جەنجالی دەڕوە ینی دەرفەتی ئەوە نەماوە مرۆڤیش ئێستا مرۆڤی ئەو سەردەما سەردەمی جەنجالیە سەردەمی فراوانبوونی تەکنۆلۆژیایە سەردەمی ئەوەی نمایە مرۆڤ بێ ئیش بیدانیشی خەڵکەکە ینی مرۆڤایەتی هەمووی تووشی ئەو جەنجالیە بووە بۆیە ئێستا سەردەمی کوردکردنەوە و چرکردنەوە و هەتا ڕۆمانیش کورد دەکرێتەوە سیرۆکیش کورد دەکرێتەوە بۆ نووسینەوەی ڕۆمان نووسەر دەتوانێت بەس تەنها فۆرمی زمانی خۆی بەکاربێنێت بێگومان ئێمە باسی زمانی نووسینمان کرد لە چیرۆک ئەوەی ئەمە دەزانی زمان زۆر گرنگە ینی لە هەموو دەقێکی ئەدەبی زمان کلیلی دەرگای ئەدەبە ئەتوو بۆ زمانە جوانی خۆت دەتوانی ئەدەبەکی جوان لە خۆت دروستکەی بەڵام ئەو زمانە چونکە ئێمە ئەگەر ئەو زمانە نەبی ناتوانین ئەمە دەقەکی جوان بنووسین ئەگەر ئەمە چیرۆک بنووسین زمانی جوان لەگەڵ نەبی هەموو کەسێک دەتوانی حکایەت بجێرتەوە هەموو کەسێک لە باب و باپیریەوە لە دایکیەوە حکایەتی هەیە هەموو کەسێک سەربردە و ڕۆژانە سەرگوزشتەی ژیانی دەوروبەری خۆمان دەبینین دەتوانین بنووسین بەڵام ئەمە چۆن بە چ زمانێک دەنووسین بێگومان بۆ زمانە ئەدەبیە جوانەی دەنووسین کە پێی دەگوترێ زمانی ئەدەبی جوان ئەوجا ئەوە نووسەرێک لە نووسەرێک جیاوازی ئەوەیە کە تۆ چۆن بەو زمانە جوانە دەنووسی بێگومان دیوی دووەمی ژیانە زمان چونکە ئەگەر ژیان وەکو ئەوەی دیکار دەڕێ خانووی دووەمی خانووی بوونە زمان بۆیە ئەگەر ئەو زمانە جوانە نەبیتن ئەو چیرۆکە جوانەش دروست نابی جیاوازیەکەش لەوەیە وەکو وتم ئێستا لە ناو نووسەران هەندێک برادەر وەکو ئەوەی چیرۆک دەنووسن دەڵێن دەبی بە زمانی جێڕانەوە تۆ چیرۆک بنووسی هەندێکیش لەگەڵ ئەوەدان دەڵێن تۆ دەبی بە زمانی شعر چیرۆک بنووسی بە زمانی شعر ئەوەیە یعنی ڕستەکانت هەموو شعر ئامێز بن بەڵام زمانی جێڕانەوە ئەوە تو چی بۆ خەڵک دەژێڕیەوە ئەوجا من لەگەڵ ئەوەدام ئەتوو پێویستت بە هەردوو جۆر هەیە یعنی هەم زمانەکەت شعری بی جوان بی هەمیش ئەوەندە ساکار و سادە بیتن خوێنەرە کە دەیخوێنتەوە بتانی ئەتوو تێت بگا ئەتوو چی دەڵێ مەفهومت چییە لە بۆ ئەو چیرۆکە یان جیهان بینی تو چییە ئەتوو دەتەوێت چی پێ بڵێ جیاوازی هەیە لە مابینی بەکارهێنانی کارکتەر لە نێوان نووسینەوەی چیرۆک و ڕۆماندا مامۆستا بۆ نمونە هەندێک جار ببوورە لە ناو کتێبێکدا زۆرترین کارکتەر بەکاردێت پێویستە ئەوەندە کارکتەرە بەکاربێت یاخود سڕیکەینەوە باشتر لە چیرۆک کارکتەر کەمترە لە ڕۆمان کارکتەر زیاتر بەکاردێ لە هەردوو چیشی کارکتەری سەرەکی هەیە کارکتەری لاوە چیشی هەیە لە ڕۆمان ئەو کارکتەرانە ژمارەیان زیاترە فراوانترە دەشکرێ ئێستا ینی بڵێن لە ڕۆمانی نوێدا زۆر جار ڕۆمان دەخوێنینەوە لەوانەیە یەک کارکتەری هەبیت دەمینێتەوە سەر توانای ئەو نووسەرەی چۆن دەتوانی ئەو کارکتەرە سەرچێ دروست بکە کارکتەرە لاوەچەکان بە دەوریدا بخڵێنەوە چونکە کارکتەری لاوەچی ئەگەر ئەمە لێ بکۆڵینەوە ڕۆلی لە کارکتەری سەرچی کەمتر نییە
ئەگەر نووسری بەتوانە زیرەک بێ دەتوانی وا لە کارکتەری لاوەچی بکە ئەو ڕۆڵەی گرنگتر بی لە کارکتەری سەرەکی بۆیە لە چیرۆک کارکتەر کەمترە وەکو ئەوەی لە ڕۆماندا هەیە حتمما لەبەر ئەو مەسافە ئەو حەزمشکە هەیتی بێگومان ئەوە یعنی جیاوازێکی هەیە لە کتێبی کتێبفرۆش چەند کارکتەرت هەیە بە کارکتەرێک ئێستا ئومێد خاتون زۆرن کارکتەرەکان زۆرن کارکتەرە سەرچەکە ئومێدە یەک کەسە ئەوەی کە سەرچیە ئەو کوڕە کتێب فرۆشەکەیە ناوی ئومێد ڕەشپۆشە بەخۆشی شاعیرە کتێبیش دەفرۆشی لە پاڵ ئەوەش خەڵکیتکەی تێدایە ئەوجە ڕۆلی ئەو کوڕە ڕۆلێکی ئەرێنی هەیە ڕۆلێکی پۆزتیفی هەیە لە ناو کۆمەڵ چۆن دەتوانێت کەسێک بگۆڕی کەسایەتی خەڵک بگۆڕی و هەروەها ڕۆلی خۆشی لەوەی کە بێزگە لەوەی کە یعنی زۆر چەرمەسەری و ژیانی دەربەدەری و گرتن و ئازاری چەشتووە لە ژیان بەڵام لەگەڵ ئەوەش وەکو ئینسانێکی مرۆڤێکی کۆڵنەدەر من پیشانم داوەوە لە هەمان کاتیش ئەو ڕۆلە پۆزیتیفیم پێبەخشیوەکە دەمەوێت پەیامەکەم لەو ڕۆمانە بەهۆی ئەومێد ڕەشپۆش ئەوەیە کە بڵێم کەسێکی ڕۆشنبیر ناتوانانی لە کۆمەلگادا ببڕێوە دەشتوانی کەسانی نێگەتیفی ناو کۆمەلگا بگۆڕی ئەوەیە وەکو ئەوەی من باسم کردووە لە ناو ئەو ڕۆمانەدا ئەو کارکتەرەی کە دەیەوێ بیکوژی لە دائیرەی ئەمن ئیش دەکا و ڕاست پاردرایە بێتن ئەو ئومێدەی بکوژی ئومێد وها ڕۆشنبیرەکەی وا کاری لێ کردووە ئەوەندە کتێب داوتی خوێندیتەوە وا کاریگەری لێ کردووە کە ئەو پیاوە لە کەسێکی نێگەتیفی ناو کۆمەڵ بگۆڕدرێ بۆ کەسێکی پۆزتیف دەمەوێت بڵێم ڕۆلی ڕۆشنبیری لە ناو کۆمەڵ ڕۆلێکی پۆزتیفانەیە ڕۆلێکی ئەوەیە کە ڕۆشنبیر بوون مرۆڤ دەگۆڕی بیری مرۆڤ بیرکردنەوەی مرۆڤ دەگۆڕی نامەوێ باسی ڕووداوەکانی ناو ڕۆمانەکە بکەم ڕوودا و بەسەر هاتی ئێزگار زۆری تێدا بەسێکێک لەوانە سەرنجی ڕاکیشەم کە خێزانەکەی خاتونە باسم کرد بۆ ئەوها بە هەڵچوونەوە لە ئومێد ینی بە سوکایەتی بە ئومێد دەکات لە شوێنێک کە پیاوێتی و هاوژینێتی آخر ئەوە ینی بۆ ئومێد پێشتر باسی ئەو جیران و ئەشکەنجەدانی خۆی بۆی نەکردووە ئەوە ئومێد ڕزگاری دەکات لە ئەو خاتونە ئافرەتێکی یعنی کۆمەلگا غەدری لێ کردیە بەخۆی غەدری کۆمەلگاوە دەکەوێتە بەغدا دەبێتە ئافرەتێکی لە دیانەی شەوانە ئیش دەکا ئەو ئومێدە ڕزگاری دەکا بەڵام 2000 ئومێدیش لەبەر ئەوەی کە زۆر سەرقاڵی خوێندنەوەیە و زۆر سەرقاڵی کتێبخانەکەیتی و زۆر سەرقاڵی ڕۆشنبیر بوونەکەی خۆیتی زۆر سەرقاڵی شعر نووسینەکەی خۆیتی ئەو ئافرەتەی پشتگوێ خستووە ئەوەش پەیامی ئەوەیە کە ئینسان هەرچەندە ڕۆشنبیر بێ هەرچەندە لە کۆمەلگا بە پێشکەوتوو بێ دەبێ ئەو کەسانێک کە لەگەڵی دەژین پەراوێزیان نەخا لەگەڵیان بژی بۆیە ئەمن ینی مەبەستم ئەوە بووە کە ئەو ئافرەتە پەراوێز خراوە بۆیەش لە ئومێد دوور دەکەوێتەوە دوورە پەرێز دەبێ لێ دەبێ یعنی ئومێد کە کەسێکی ڕۆشنبیرە دەبایە ئەو ئافرەتەی زیاتر لێ نزیک بیتەوە فەرامۆشی نەکات پێمە خۆشە پێناسێکی ڕەخنەوە بۆ بکەیت ڕخنە ئەوەیە ئەتوو دیوی دووەمی ئەدەبە خوێندنەوەی دقە ناسینی ئەو دقەیە ئەتوو کە لەبەر دەی خوێنیتەوە خۆش بپرسمەوە برسم ڕخنەگر چیە؟ ڕخنەگر ئەو کەسەیە کە چیرۆکەچی دەخوێنتەوە بە جێرەی ڕوئیا و تێڕوانینی خۆی دقەکەی هەڵدەسەنجێنی جاری وا هەیە ئەتوو مەسەلە نووسەرێک چیرۆکێک دەنووسی ڕەنگە ئەو ڕخنەگرە ئەوەی ئەو چیرۆک نووسە نووسیتی مەبەستی ئەوە نەبی ئەو خوێندنەوە و دۆزینەوەی ئەو کۆد و شیفرانەیە کە لە ناو ئەو دقەدا دەیدۆزێتەوە یعنی گەڕۆچێکە ڕخنەگر گەڕۆچێکە بە ناو ئەو دقەی
کە دەیەوێ بیخوێنیتەوە ینی ئەو دقات چێلگەیەکی کراوەیە ئەو ڕخنەگرە دێتن بەدوای ئەو چێلگەیەدا دەگەڕێ دەبی بزانی چی لێ ساندیە چی لێ دروستکردی ئەو نووسە سەر ڕخنەگری جددیمان هەیە یاخود ڕخنەگرەکانمان لە تێڕوانینی خۆیانەوە ڕخنە دەنووسن چکە هەندێک جارە بینی ڕخنەگرێک بۆ نمونە حەزی لە مامۆستانیە ڕخنە لەسەر شتەکەی دەنووسێ وایە ڕخنەگرێکمان هەیە ها ڕخنەگری جددی بێ و گشتی بنووسێ هەردووچی هەیە چونکە ئێستا ڕخنەگر هەیە هەر لە بۆ میزاز دەنووسی هەیە بۆ پێدا هەڵگوتن دەنووسی هەیە مەسەلەن بڵێن زۆر جار هەیە دەڵێ شتێکەیە دەڵێ هەڵم بگرە و هەڵت دەگرم ئەمن ئەتوو لەسە من بنووسەمیش لەسە تو دەنووسم یان ئەمن برادەرمە ئەتوو بەرز دەکەمەوە یان ئەمن کەیفم بە تو دێ لەسەر دەنووسم کەیفم بە تو نایە دەتشتێنمەوە ڕخنە لێ دەگرم دەڵێم ئەدەبی تو هیچ نییە ئەوانە هەمووی هەیە بەڵام ڕخنەی جددی شتێکی تکەیە ڕخنەی جددی ئەوەیە ئەتوو وەکو ئەوەی ڕۆلامبار دەڵێ ئەو نووسەرە مردووە ئەتوو دێ ئەو دقەی لە تێڕوانینی خۆتەوە دەخینیەوە و شی دەکەیەوە و ئەو ڕموز و شیفرە و کۆدانەی کە لە ناو دقەکە هەیە یان ئەو دیوی دقەکە شتە شاردراوەکانی ناو دقەکە کەشف دەکەی دەدەیە خوێنەر ئەجا ئەوە دەمینێتەوە سەر جددیەتی ئەو نووسەرەی چۆن تەعامل لەگەڵ ئەو دقە دەکا ئەگە کەسێکی لێزان بی و کەسێکی ئەدەب دۆست بی و خۆشەویستی ئەدەبی لەلابێ لەو ڕخنانە دوور دەکەوێتەوە کە ئەوەی بۆ بەرژەوەندی یان بۆ برادێکی خۆی بەرز دەکاتەوە یان ئەگەر ڕقی لە کەسێک بێتۆ پێ دەڵێ ئەوە هەر هیچ نییە ینی چکە ئەدەبک نییە شتێک نییە ناوی هیچ بی هەموو ئەدەبە کە نووسرا دقا ئەتوو ناتوانانی بڵێ ئەوە هیچ نییە شتێکە ینی دقێکە وەرە بیخوێنەوە ڕخنم لێ بگرەکە کە ئەوە جوانیەکەی ئەو دقا ئەوایە خراپیەکانیشی ئەوەیە بەڵام کەسێک دێ ڕەسەن هەر دقەکەی دەخوێن تۆ ڕەسەن زەربەچی بەسەدادەینی دەڵێ ئەو دقا هیچ نییە ئەوە چۆن دەبێت تا ڕخنە ئەوە کوێرە ڕخنەیە ئەوە وێرانکەرەوە بەڕاستی بەداخەوە لە ئەدەبی کوردیدا ئەوەش هەیە ڕخنێت جددیش هەیە ڕخنێت جددی ئەوانن کە نووسەرە جددیەکان دەنووسن ئەوانەشن کە ئێستا تۆژینەوەی ئەکادمی لەسەر دەنووسنی وەکو لێکۆڵینەوەی جددی یان ئەو توێژانن کە لە زانکۆکان دەنووسێن نامەی ماستەرە یان نامەی دکتۆرایە ئەوانە فراوانترن و ئەکادمی تریشن بەڵام ئەوەی تریش دەتوانرێت تو نووسینە وتارێک بنووسی لەسەر ڕخنە بابەتێک شیکەیەوە بەڵام زۆربەی هەستم کردیە ئەوانەی بە ناوی ڕخنەوە زۆر زاشت بەڵاو دەکرێتەوە هەر یعنی عرضکردنی ئەو چیرۆکەیە یعنی مەسەرەن دێ ئەتو چیرۆکە کە نووسە دەڵێ پاڵەوانەکەی وای کردو لۆم چیرۆکەکەم لۆ دەخوێنیەوە شی دەکەیەوە یەکا کە تۆ بۆ باز مەکە ئەتۆ پێم بڵێ جەمال نەجار ئەو چیرۆکەی بۆ نووسیوە دەیەوێت لە پشت ئەو پاڵەوانێک کە خوڵخاندیتی ئەو دەیەوێت چی بڵێ یعنی ئەو پاڵەوانەی بۆ وا دروست کردیە جیهان بینی دقەکەی چییە ئەو دیوی دقەکەی چییە ئەو چیمان پێ دەڵێ ئەم پێم وایە یعنی خوێندنەوەی ئەو دیوی دەق گرنگە لە ڕخنە ئەو دیوی دەق یعنی دقە شاردراوەکە بەشێکی زۆری نووسەرەکان دەڵێن خوێنەری جددیمان نیە بۆیە ڕخنەگری جددیمان نییە چوەگە خوێنەری جددیمانە باە لە دوای خوێندنەوەی کتێبەکە دەکرا باسی جوانی یاخود ڕخنەی لەسەر کتێبەکە بگرت بە ئەسەمە کێشەکمان هەیە دەڵێن ڕاستیشە یعنی ئەو هەموو دقە دەنووسێ ڕخنەگر و خوێنەرمان لەو ئاستی ئەو هەموو دقە نییە ینی وەکو نووسین و لێکۆڵینەوە بەداخەوە ئەو هەموو دقە دێتە بازار سەتا پەنجاشی خوێندنەوەی بۆ ناکرێ مەگەر یەکێک یانی ڕابس پێدرێ یان تەکلیف بکرێ یان برادێکی بی دەنە زۆربەی بەداخەوە ئەو بەرهەمانەی دێنە بازار کە دەڵێن بەداخەوە بە بێنازی دەڕۆن ئەگەر کەسێک لێ نەپێستەوە ئێستا داخی گرانم زۆربەی ڕخنە گرانیش یان ئەوانەی ئیشی ممارەسەی ڕخنە دەکەن یان لێکۆڵینەوە دەکەن لە دوو ئەو نووسەرانن کە ناسراون یعنی مەسەرەن ئەو نووسەرە چەند ناسراوبی دێن هەر باسی خوێندنەوەی ئەو دقی ئەو نووسەرەی دەکەن دەیان کەس لەسەری دەنووسی
بەڵام لەگەڵ ئەوەشدا لەوانەیە گەنجێک کە بی چیرۆکەکی جوان بنووسی زۆریش جوانە پێویستی بەهاندان هەیە کەسێک بەلایدا ناسی یان کەسێک خوێندنەوەی بۆ ناکە کەسێک لی ناپێچێتەوە شتێکی جوانی لەسەر بنووسی هەم وەکو هاندان هەمیش وەکو جوانکاری ئەو دقا بڵێ بابە ئەتو شتێکی جوانە نووسیە یعنی کەس خۆی لێ ناکاتە خاوەن بەداخەوە دەڵێن بەداخەوە زۆربەی بە دوای ئەوانە دەکەون کە ئەو نووسەرانەی کە بلاجکتۆرێکی ئیعلامیان لەسەرە ینی هەندێک نووسەرمان هەیە ئێمە یعنی نامێ ناو بدەم بەڵام بلاجکتۆری زۆریان لەسەرە دەیان کەس و وڵە دەتوانم بڵێم بیستانی سیانی زیاتری ژمارەی زۆر هەر ئەوە باز دەکەن لەگەڵ ئەوەشدا من گەنج دەناسم شتی جوانی هەیە لەبەر ئەوەی کەس ناناسی لەوانەیە ئەوها بە بێنازی لە کتێبخانەکان بمینێتەوە کەسێکیش باسی نەکە تۆ ناوێکی جوانە دروست کردووە نێو گەنجان بۆ خۆت چکە هاوپشت و پاڵپشتی گەنجانی لە نزیک و لە دوورەوە باسی تۆ دەکرێت بە جوانی من هەمیشە پاڵپشتی گەنجانم زۆریش هانی گەنجان دەدەم بەردەوامیش گەنجەکان دێنە لام ئەمن بەڕاستی ئیش لە شعر ناکەم چکە ئیشی من نییە بەڵام وەکو چیرۆک ئەدەبی جێڕانەوە لە هەموو بابەتەکان چ چیرۆک کورتە چیرۆک ڕۆمان زۆربەی گەنجەکان دێنە لام بابەتەکانیان دەخوێنمەوە بۆشیان چا دەکەمەوە ڕێنماییشان دەکەم ڕێنووسەکانیان بۆ چا دەکەمەوە وە پێشی دەڵێم ئەو دەقەت باشە چی بکە و چی نەکە ئەوسە بە کورتی دەمەوێت لەسەر تەوەری خوێنەوە قسە بکەین خوێنەر لە چه ئاستێکدا دەبین ئێستا بەڕاستی یعنی مام ناوەندیە یعنی ناتوانم بڵێم ئاستێکی بەرزی هەیە ناشتوانیم بڵێم ئاستێکی نزمە بەداخەوە ئەدەبی ئەوەی سۆشیال میدیا و ئەدەبی ئەلکترۆنی کارێکی کردووە لە ئەدەبی کتێب نووسراو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمن پێم وایە ئەدەبی کاغەزیش ئەو جوانی لە دەست خۆی نەداوە بەڵام بەداخەوە گەنجەکان هەز دەکەم زیاتر خەریکی ئەوەن وە لەبەر ئەوەی زۆر خۆیان سەرقاڵی کتێب ناکەن ئەمن پێم وایە پێویستیمان بەوەی هەیە گەنج زیاتر بگەڕێنەوە سەر کتێب یعنی کتێب زیاتر بخوێننەوە هەز دەکەم یعنی نە ئەو بەرەو پێشەوەیە وەکو ئەوەی ئەمن حەزم لێبی نە ئەو دواکەوتوەشە یعنی بە شێوەیەکی مام ناوەندی دەڕوە چی بکەین بۆی بێت بە کللتور خوێندنەوە بێت بە کللتور دەبی خەڵک خان بدەین دەبی خەڵک فێر بکەین تۆزێک لە سۆشیال میدیا بکە بەڵام تۆزێک ئاگاداری ئەدەبی کتێبیش بی ئاگاداری ئەدەبی کاغەزینیش بی ئاگاداری خوێندنەوەش بی بەداخەوە ئێستا لەبەر سەرقاڵی ژیان هەز دەکەم خەڵک زۆر یعنی پڕ ئەوەیە لە خوێندندا بڕاوە ینی کەمی خوێندنەوە دەگەڕینەوە بۆ سەرقاڵی ژیان و بۆ سەرقاڵی ژیان بۆ تەکنۆلۆجیا بۆ کێشەکانی ژیان یعنی ئەوانش کاریگەری خۆی هەیە بمانەوێ نەمانەوێت لەبەر ئەوەی ئەگەر خەڵک ئاسوودەبی خوێندنەوە زیاتر دەبی فراوانتر دەبی هەرچەندە هەیە ینی ناڵێم نییە خوێنەری ئەمە زۆر جدیشمان هەیە بڕوا بکەن ئەمن برادرم هەیە نووسەریش نییە لەو نووسەرانی ئێمە زیاتر دەخوێنتەوە یعنی خوێنەری زۆر جدیشمان هەیە ئەویشمان هەیە بەڵام وەکو خۆم لە ئاستی یعنی پێویست ئەمن زۆر پێویستی نبینم باشە مامۆستا بۆ وەڵە دەبی هاان بدەین کوێ لە ئەدیبان نووسەران یاخود لە دەستگاکانی پەروەردە و یعنی لە هەموو لایەکە کەم و کوڕێکە لە هەموو لایەکە هەم دەستگایەکان کەم تەرخەمن هەمیش کتێبخانەکان کەم تەرخەمن هەمیش دەستگا چاپەمەنیەکان کەم تەرخەمن هەمیش پەروەردە کەم تەرخەمە دەبی پەروەردە لە سەرەتاییەوە منداڵ ڕابێنی فێرە خوێندنەوەی بکە بەڕاستی ئەمە تەربیەشمان پەروەردەشمان کەم و کوڕی هەیە دەستگا ڕۆشنبیریەکانیشمان کەم و کوڕی هەیە دەستگاکانیشمان هانی خەڵک نادەن یعنی ڕخنەچی لە دەستگا چاپەمەنیەکان بگرین ئەوانیش لەبەر بەرژەوەندی بازرگانی خۆیان هەموو کتێبێک چاپ ناکەن هەندێک زۆر سەرقاڵی ئەو کتێبانن کە بۆ خۆیان دەفرۆشەیان پڕ فرۆشترین کتێبە و بۆ ئەوان شوێنێکی بازرگانی دەگرێتەوە بەڵام ئەگەر بێت هانی گەنج بدە
کتێبی بۆ چاپکە بەڵام نایدەن بەداخەوە لەبەر ئەوەی قازانجی خۆیانی تێدانە ئەوجا ئەمە هەموو لایەکمان بەڕاستی کەم تەرخەمی مامۆستا لە کۆتاییدا زۆر سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمان و پێم خۆش بۆگەر شتێکت ما بێ باسی بکەی و وابزانم چەند بەرهەمێک تەیە نوێ لە بەردەستدا نازم چاپت کردویان والله ئەوجا ئەمن ئەوە بەڕاستی ئەو پرسیارم زۆر پێخۆش بوو چونکە دەمویست یعنی باسی ئەو بەرهەمانەکەی خۆم بکەم کە لە بەردەست من چووکە ئەمن بەداخەوە وەکو باسی دەستگا چاپەمەنیەکانم کرد لە چەند ژمارەیەکی کەم کتێبم دەربچێ ئەوانی تر هەمووی لەسەر ئەرچی خۆم چاپم کردیە بەداخەوە ینی هیچ دەستگایەک پشتی منی نەگرتیە هیچ دەستگایەک پاڵ پشتی منی نەکردیە لەبەر ئەوەی ئەوان وەکو گوتم بە دوای ئەو ناوانە دەگەڕن کە پرفرۆشترینن بە دوای ئەو ناوانە دەگەڕن کە ناوی زۆر مەشهورن یان بۆ ئەوان کتێبەکەیان دەفرۆشێ بەڵام من چەند پرۆژەیەکم هەیە ئەگە بە کوردی باسی بکەم یەکەچیان ئەوەیە ئێستا نەخشە سازیشم بۆ کردووە کتێبەکە لە 4 بەرگە بە ناوی ئەنتۆلۆجیای چیرۆکنووسانی هەولێر ئەوە 350 چیرۆکنووسی هەولێر و ئەوانەی لە هەولێریش دانیشتون هەموو کۆ کردیتەوە ژیان نامەی و چیرۆکەکانی و دەتوانم بڵێم گۆڕان کاریەکە کە ئەو کتێبە چاپبی چونکە لام لە زۆر بواری نەدۆزراوە کردووە ینی هەندێک چیرۆک نووسەیە کەس باسی نەکردنەوە بە تایبەتی چیرۆکنووسانی ئەدەبیاتی شاخ کتێبی دووەمم بە ناوی فانتازیە و خەیاڵە ئەویشم ئامادەیە 190م تەواو کردووە لە دەرفەتێکدا ئەگە دەستگایەک بۆم چاپکە چاپی دەکەم کتێبەکەی تریشم بە ناوی کاروانی چیرۆکی کوردی ینی گفتوگۆم لەسەر هەموو ڕێیەکان کردی لەسەر چیرۆکی کوردی ئەو کتێبە دەبتە سەرچاوەیەک بۆ خوێنەران و قوتابیانی ئەوانەی کە ئەدەبیاتی کوردی دەخوێنن لە هەموو کۆلیجەکان بە دوای سەرچاوەدا دەگەڕێن زۆر سوودمەند دەبن کتێبێکی تریشم هەیە بە ناوی پەیوەندی دیالکتیکی نێوان حکایات و چیرۆکی هونەری کوردی باسی ئەو جەدەلەم کردیە ئایا سەرەتاکەی حکایەت بووە و چیرۆک بۆ چۆن کاریان لێ کردیە و کاریگەری فۆلکلۆر لەسەر چیرۆکی هونەری کوردی ئەوەی تریشیان کتێبە کە کتێبێکی بیردۆزیە چکە تو چەند پرسیارێکی لێ کردم لەسەر چیرۆک ئەگەر خوێنەرێ بیخوێنتەوە ئەو کتێبە دەزانێت چیرۆک چییە یعنی خۆی کتێبەکە ناوم لێ نابوو چیرۆک چیە بەڵام دوایەکە لەو دوای دیتم کتێبە بەو ناوە چاپ بوو بڕیارم دە ناوەکەی بگۆڕم بکەمە دنیای چیرۆک ئەوەیان باسی چەمک و زاراوە و مێژوو جۆرەکانی چیرۆک و لە چیوە هاتیۆ چەند جۆرە چیرۆکەیە هەموو خوێنەر ئەوەی کە خوێنەری سەرەتایی بی یان ئەو خوێنەری بە دوای ئەوەدا دەگەڕێ بزانی چیرۆک چیە ئەو کتێبە بخوێن تۆ دەزانی چیرۆک چییە وا چەند زۆریشی هەیە زۆر سپاس دەکەین مامۆستا خۆشحاڵ بووین لەگەڵمان بێمڕۆ دوابڕگەی بەرنامەکەمانەوەی کتێبێکت بە دیاری بدێنێ بە ناوی بەردیناهی سەید قادر هیدایەتیە وەڵام منیش سپاس دەکەم ئەو کتێبە زۆر پێم خۆشە دوابەرهەمی سەید قادر هیدایەتیە ئەو کوڕە نووسەرێکی زۆر بەتوانایە و بە شێوازی نوێ دەنووسی کوڕێکی بەڕاستی لە ڕۆژهەڵات دەتوانێت بڵێم یەک لەو چیرۆک نووسە جوانانەیە کە بە شێوازی نوێ ڕۆمان و چیرۆک دەنووسی سوپاسان دەکەم ئەوە جوانترین دیاری بوو زۆر سپاس مامۆستا بینەرانی یازوو خۆشەویست لێرەداهاتینە کۆتایی لاپەڕەیەم جارەمان تا لاپەڕەیەکە بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ